ئەزانین لە مای پیرۆزی ڕەمەزانە دوو ژەمی سەرەکیمان هەیە، ژەمی بەربانگ لەگەڵ ژەمی پاشێوە. ئێمە چۆن بتوانین پلانێکی باشمان هەبێ بۆ ئەوەی کە ژەمێکی تەندروست ئامادە بکەین. ئەو خواردن و خواردنەوانە کامانن کە گرنگە ئێمە بە تایبەتر لە ژەمی بەربانگە لەسەر سفرە و خوانەکانمان بوونی هەبێ. ئەو خواردن و خواردنەوانە کامانن کە پێویستەکە لە کاتی بەربانگ و بە تایبەتیش لە مانگی ڕەمەزانە لیان دوور بکەینەوە بۆی کە زیان بە تەندروستیمان نەگەێنێت، بۆ ئەوەی کە زانیاری چڕۆپڕ لەسەر ئەم بابەتە وەرگین زۆر بە خۆشحاڵی و میانداری بەڕێز دکتۆر سەلمان جافمان کوورە کە بەڕێزیان پسپۆڕی کلینیکی خۆراکن. دکتۆر سڵاو لەبێ ئەم کاتۆ باش. زۆر سپاس پیرۆزبایی لە ئێوە بینەرانی شەکەم. دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان ئەمێ باسی ئەو بکەم لە مای پیرۆزی ڕەمەزانە زۆرینەی هاوڵاتیان بۆ ماوەی چەند کاتژمێرێک بە دوورە بن لە خواردن و خواردنەوەکان. لە ڕووی زانستی پزیشکیەوە ئەمە تا چەند تەندروستە بۆ جەستەی مرۆڤ؟ بەڵێ تەبەن خواردن یەکێکە لە زەڕورەتەکان بۆ لەشی ئێمە، یەکێکە لە هۆکارەکانی ژیانی ئێمە. بە بێ خواردن هیچ کەسێک ناتوانێت بژی و ناتوانێت ژیانێکی تەندروستی هەبێت. بەڵام لەو لاشەوە زیادە ڕەویکردن یا زۆر خواردن یا با بڵێن ئەو سەردەمەی کە ئێمەی تێکەوتوین ئەوەندە مەشغوڵی خواردنین و کەمترین جوڵەمان هەیە گرفتی گەورەی دروست کردووە. بۆیە مانگی ڕەمەزان یا خۆبرسیکردن یا با بڵێن ئەو مانگەی کە لە ناو 12 مانگەکەیە تەبەن ئەمە ڕەهەندی ئاینی و کللتوریشی هەیە، بەڵام لە ڕۆژزانستیەکەیەوە ئەکرێوەکو دەرفەتێکی گەورە سیر بکرێت، ئەکرێوەکو چێک پۆینتێک سیر بکرێت، ئەکرێوەکو دەرفەتێک بۆ پاکردنەوەی لەش کە لە ماوەی 12 مانگاتۆ بە بەردەوامی خواردوو تا بە بەردەوامی با بڵێن خۆت نەگرتوتەوە لە خواردن و خواردنەوەکان لە ئێستاە پشوویەک ئەی بەلەش مەسەلەن گەداڕی خۆڵە زۆربەی زۆری بەشەکانی لەش ڕەنگە پێیان خۆش بێت ئەم مانگەل، ڕەنگە پشوویەک وەربگرن، ڕەنگە وەکوی سراحەتێک وابێ بۆ ئەوان. بەڵام ئەگەر بزانی چۆن ئیدارەی ئەدەی ڕەنگە ئیدارەدانەکەی ئەگەر بە جوانی نەبێت بە زیان بشکێتەوە بە سەرمانە لە جیاتیەوە ئێمە سوودی لێ ببینین. ئەمێ باسی ئەوە بکەم تۆ جەنابە باسی ئەوە کرد لە ڕووی زانستیەوە. تەمەن لە ڕووی زانستیەوە ئەم چەند ساڵەی پێشوو ئەوە بە تەواوی سەلمێنرا کە ڕۆژووی پچڕ یا چەند ڕۆژێک بە ڕۆژوو بوون کە پێی ئەوترە ڕۆژووی زانستی کە جیاوازی هەیە لەگەڵ ڕۆژووی دینیا سوودێکی زۆر بۆ تەندروستی ئێمە ئەگەێنێ، سوودێکی زۆری هەیە بۆ لەشی ئێمە بۆ تەندروستی لەشی ئێمە. بڵێ چیە جیاوازیەکە ڕۆژی زانستی لەگەڵ ڕۆژووی تەبەن ڕۆژوە ئاینیەکە لە سەرەتایە کە هاتووەکو فەرزێک بەسەر مسلمانانە کە فەرز کراوە طبعاً کە ڕەهەندە تەندروستیەکانی زۆر باز نەکرابێ ڕەنگە، بەڵام لە ڕووی تەندروستیەوە خەڵک وەکو با بڵێن عیبادەتێک ئەیبینێت. بەڵام فەرقەکە چییە؟ ڕۆژوە زانستیەکە کەسەکە وزە وەرناگرێت، خواردن لە بەشە جیاوازەکانی وەکو کاربۆیدرات و پرۆتین و چەوری و ئەمانە وەرناگرێت، ئاو وەرئەگرێت. ئاو یەکێکە لە گرنگتری ئەکرێ لە خواردن گرنگتر بێت، ینی زۆر لە خواردن گرنگترە بۆ لەشی ئێمە. لەبەرەوەی لەشی ئێمە لە سایە 60 بۆ 70 لە ئاو پێک هاتووە. خانەکانی ئێمە زۆربەی زۆری ئاوە، بەبێ ئاو ئێمە تووشی گرفتی گەورە ئەبین، ئەسەن ژیان ئەکەوێتە مەترسیەوە. بۆیە بەڵام ئاو هیچ جوزەیەکی تیانە، ئێمە تەنها بە ئاو ناژین، بەڵام بەبێ ئاویش ناژین. باشە جیاوازی ڕۆژووی زانستی ئەوەی کە باوە لەگەڵ ڕۆژووی ئاینی ئەوەیە کە ڕۆژووی ئاینی ئاویش ناخۆن، هیچ شتێک ئەوەی کە ناوی خواردن بێت و لە ڕێگەی دەمەوە بچێتە ژوورەوە بە شکاندنی ڕۆژوەکە حسابە. جا بۆیە زۆر گرنگە ئێمە ئیدارەی ئەو کاتە بین کە بە ڕۆژوو نین، ئەو کاتێک کە بە ڕۆژووی وازەحە لە بەیانی هەتاکو ئێوارە هیچ شتێک ناخۆین، ڕەنگە زۆر قورس نەبێت، ینی من بین ڕەنگە قسە لەسەر هەنێشتی شتی تر بکەین کە جیاواز بێ لە خواردن وەکو خەو کۆمەڵە شتیکە. بەڵام ئەو بەشەی کە ڕۆژۆکە ئەشکێنی تا ئەو بەشەی دووبارە بە ڕۆژۆ بیتۆ من ئیشم بەمەیان هەیە، ئەمە خواردنەکە لێرەیە چۆن ئیدارەی ئەمە بم. باشە بۆی زۆر گرنگە ئێمە پێش هەموو شتە تەعویزی ئەو ئاوە بکەینەوە کە لە ڕۆژان نایخۆین، وی لە بەربانگ هەتا پارشێ و باشترە بە شێوەیەکی گشتی. طبعاً ئێمە بە شێوەیەکی گشتی قساکەین، لەسەر نەخۆش قسە ناکەین. کەسێک کە نەخۆشی درێژخایان یا گورچیلە یا شەکرە هەر نەخۆشیەکی هەبێت ئەبێ پسپۆڕەکەی خۆی قەراری بۆ بات چۆن بە ڕۆژوو ببێت. بەڵام بە شێوەیەکی گشتی باشترە لە بەربانگ هەتا پارشێ و ئێمە 8 بۆ 10 پەرداخ ئاو بخۆینەوە، ئاو نەکچە نەقاوە نەنیسکافە، ئەسڵن باشترە ئەوانە کەم تریشکەینەوە. باشە ئەمە بەنسبەت ئاوە. بەنسبەت ژەم بە ژەمەوە ئەتوانین بینە سەری قسەی لەسەر بکەین. باشە دکتۆر هەر لەسەر ئاوەکە بەڕاستی پێش بەرنامەکەش باسی بابەتێکمان کرد، ینی زۆر جار ئێمە بە تایبەتی ئەمڕۆکە یەکەم ڕۆژە
تۆ ڕۆژانە بە چەند ماوەی 11 مانگە وارڕاتێنەوە جەستە و بەڕ و بەیانیان نانەخۆیت لە بینەکەی ئاشتە خۆیت ئاوە خۆی تۆ چا خۆی تۆ نیۆڕۆ نانەخۆی بەردەوام ئەم گەدێت لە کارکردنە ئەمڕۆ ڕاستە خۆ خواردنەوە و لێگرتوتەوە جەستە گرژە بێتەوە گەدە گرژە بێتەوە لەوانەیە بۆ نمونە جەستە وشک بێتەوە لەبەر ئاو زۆر کاتەبینین لە ئێوارانە جارێ مەلاکە نەیوتوەڵاوە فریای پەرداخەکە ناکەوێت بە دۆلکە شەربەتەکانێ بەسەری ئەیخوا ئایا ئەمە ڕێگەیەکی تەندروستە یاخود ئێمە بتوانین بە هێواشی لەگەڵ خواردنەوەکانە ئەنجام بچینە سەر بێگومان ڕێگایەکی تەندروست نییە ئەوەی کە جەنابە باسی کرد مانگی ڕەمەزان ئێمە کە خواردن ناخۆین کۆمەڵە گۆڕانکاری فیسیۆلۆژی بەسەر لەشمانە دێت گۆڕانکاریەکان خۆی بینێتەوە لە ئەوەی کە جەنابە باسی کرد یعنی وشک بوونەوە تا ڕادەیەک ڕەنگە ڕووبات ئەگەر ئێمە نزانین بە چۆن ئیدارەی شەو ئەین ئەو ئەندامانە لەبەرەوەی کار ناکەن مدەتێکی زۆر بە بەردەوامی کاریان کردو ئێسا کار ناکەن بچووک ئەبنەوە گرژ ئەبن مەسەرەن حەجمی مەعیدە ڕەنگە تۆزێک بچووک بێتەوە بە تایبەتیش لە دوای 2 هەفتەی یەکەمەوە یعنی لە ناوەڕاستی مانگەکەەوە زۆر جار ئەمە دەست پێکە بۆیە زۆر کەس لە دوای ئەو 2 هەفتەیەوە تووشی سگاوسان و غازات و کۆمەڵێک شت ئەبێت لەبەر چی ئەو گۆڕانکارە فیسیۆلۆژیانەی تر لە دوای 2 هەفتەوە زیاتر زۆر ئەبن وەکو ئەو بچووک بوونەوەی وەکو گرژ بوون وەکو لەبەر 2 هەفتەیە 3 هەفتەیە کاریان نەکردووە ئیتر ڕاهاتون لەگەڵ بە جۆرێک لە زۆرەکان لەگەڵ و حاڵەتە هەندێک جار ئێمە ئەو بەکتریا سوود بەخشانەی کە لە ناو گەدە و ڕیخۆڵەمانە هەیە کە لە ناو جۆگەی هەرسمانە هەیە لە دوای 2 هەفتە ئەوانیش تۆزێ ئاستیان دائەبەزێت کە ئاسیان دائەبەزێ پێویستی بەوەی ئەمە تەعویزی بکەینەوە ئەگەر تەعویزی نەکەینەوە و بەو شێوازەی کە تۆوتت بە بەرنامە خواردنەکان نەخۆین لەوانەیە تووشی ئازاری هەم درێژخایان هەم کورتخایان ببین بەنسبەتەوەی کە جەنابەوەتی لە کاتی بەربانگە باشترین شت ئەوەیە ئێمە طبعاً هەمیشە وتمانە باشترین شلە لەسەر زەویە کە ئینسان بتوانە بیخواتەوە ئاوە باشە لە ئاو باشترمان نییە هەتا کەوێتە پێش خواردنیشەوە باشە بۆیە باشترین شت ئەوەیە ئێمە بە دەنگێک خورما واتە سەرچاوەیەکی کاربۆهیدراتی سروشتی عفۆن کەلەمان کاتا ڕیشاڵی تایە و کۆمەڵێ مادەی کانزایی تریشی تایە بەڵام گلوکۆزێکی باشی تایە لەگەڵ پەرداخێک ئاوە ئەگەر پەرداخە ئاوەکە نەکەین بە 2 پەرداخ باشترە باشە دەنکە خورماکەش نەکەین بە 2 دەنک زۆر باشترە ئەمە زۆر گرنگە کە بە مەشکاندمان دوای ئەوە ئەتوانی تۆزێک سوپ یان با بڵێن سوپی سەوزەوات سوپی نیسک بێ هەر سوپێک بێ بەڵام ئەمە ئەوە بڵێم سوپی ماڵەوە ئەو سوپە حازرانی کە ئینستەنتن کە نیوە ئامادەن بەڕاستی ئەوانە من ئێمە ڕکۆمەندی ناکەین ینی لەبەرەوەی ئەو سوپەی لە ماڵەوە دروستیەکەی و بەس نیسکە و کۆمەڵە بەهارات و سەوزەوات تۆشتانی تێکەوە بزەبێت ینی ئەکرێ برنجیش بێ ئەکرێ جۆی سپی بێت ئەکرێ قارچک بێت کێشەمان نییە ئەوەی کە لە ماڵەوە حازرەکرێت بەڵام ئەو نیوە ئامادەیانە تقریبان نیوە ئامادەن ئینستانتیان پێڵن و شتی کەشیان تایە مەوادیکەیان تایە ئاردیان تایە بۆیە باشترە لەوانیکە 3-4 کەوچک 5 کەوچک 6 کەوچک لەو سوپە بخورێت دوای ئەوە کاتێک هەبێت مەجالێک هەبێت 20 دقە کەمتر نەبێ زۆر باشترە ئیتر زۆر جوانە کللتورێکی جوانە کە کەسەکانە چند دەستنوێژ ئەگرێن نوێژ ئەکەن دوعاکەن پاڕانەوەکەن خۆی بۆ خۆی هەم کاتەکەش ئەڕوا هەم دوعا و پاڕانەوە کەشیان کردووە شتێکی معقولە زۆر جار لە دینە کە هەنێک شت دائەنرێت دوای هەستەکەی کە ئەمە ئیسفادەشی هەیە کە دانراوە خۆی لە ڕۆزانستێکە لە ڕۆدینیەکەشەوە هەروایە کە ڕۆژۆ کەرشکان باشتر تۆ بڕۆی دوعا بکەیت و نوێژ بکەیت و بپاڕیتەوە ئێلەو کاتەکەشت ئەڕوا دوای ئەوە وردە دەست بکەیت ئیتر دێنە سەر ئەوەش بەچی دەست پێ بکەیت لە بەربانەکە کەواتە دوکتۆر باسێکی ئەوەمان بۆ بکە ڕەنگە کۆمەڵێک کاری هەڵا هەبێ یاخود ئەو خواردانی کە زیان بە تەندروستی ئێمە بگەێنێت لە ژەمی بەربانگە ئێمە دامان نابێت و ڕەنگە ئەو دەستپێکردنی خواردنی کە تۆ باسی لێواکەی کە بەچی دەست پێ بکەین بە خواردنی دەست پێ بکەین کە زیانی هەبێ بۆ تەندروستیمان چونکە ڕەنگە زۆرینەمان ئەومان بەسەراتوێت لە دوای ئەوەی کە بەربانگمان کردوتەوە ئیتر هەستە حەزەکەی پاڵکەوی هێزت نامێنێ هەستەکەی گەدەک زۆر قورسا بۆ ئەوەی کە تووشی ئەم ناڕەحەتیانە نەبین تۆ بە شوازێکی زانستی و تەندروست پێمان بڵێ بەچی خواردنێک دەست پێ بکەین بڵێ طبعا جۆری خواردنەکان زۆر گرنگە چ خواردنێک لەسەر سفرەکە هەبێت و لە چیشەوە دەست پێ بکەی ئەویش گرنگە ئەم دوو خاڵە زۆر گرنگە لەسەر سفرەکە چی هەبێت باشترە بەڵێ باشترە کاربۆهیدراتی ئاڵۆز هەبێت واتە شەکری سادە نەبێت وەکو چی وەکو لوقمە قازی وەکو شیرینی وەکو شتانێک کە شەکری زۆری تێکرا وەکو شەربەت
زۆربەی زۆری ئەمە باشترە ئەمە ئەمانە نەبن. ڕاستە و خۆت ینی ڕۆژی پێنشکێنی ئەگەر هەش بێت ئەگەر نەبێت زۆر باشترە ئەگەر هەش بێت باسی ئەکەین لەکوێیە بخورێت و چەند ئەگەر نەبێت باشترە ئەگەر نەبێت باشترە باشە کەواتە چی مەبێت لەسەر سفرەکە سەوزەڵات زۆر گرنگە زەڵاتە بە هەموو جۆرەکانیەوە زۆر گرنگە کە هەبێت دوای ئەوە پرۆتینەکان زۆر گرنگن ئیتر گۆشتە مریشکە ماسیە هێلکەیە هەر شتێک هەیە هەر بەپێی کللتور و بەپێی ماڵ لەوانەیە بگۆڕێ هەر یەکە و جۆرێک بێ ئەمە زۆر گرنگە هەبێت لەسەر سفرەکە و بێگومان شەوریە بە سوودەکان زۆر گرنگن کە ئەویان بۆ پاشێ و زیاتر من ڕیکۆمەندی ئەەکەم و دوای ئەوەش کاربۆهیدراتە ئاڵۆزەکان وەکو مەسەلەن نانەکە بۆر بێت باشترە برنجەکە برنجێکی بۆر بێ باشترە نەوەڵا هەنێجار با برنج نەبێ با قەرە خەرمان بێ با ساوەر بێت ئەمانە باشترن ڕیشاڵیان زۆرترە ئەنواع وەشکاڵ شتی کەمانەیە ئەی لە چیەوە دەست پێ یەکەم باشترین شت ئەوەیە من لە سەوزەڵاتەوە دەست پێ بکەم لە زەڵاتەوە دەست پێ بکەم ئەگەر زەڵاتە نەبوو لەسەر سفرەکە مەسەلەن میوانی لە ماڵێکی لە شوێنێکی توانی کێشە دروست نەکەی مەسەلەن بیبەرێک لەسەر سفرەکەی بەو بیبەرە دەست پێ بکەیت بە 4 گەڵا کاهوو دەست پێ بکەیت مەسەلەن تۆر باشە بە سەوزەڵات ڕیشاڵێکی زۆری تایە ئاوێکی زۆری تایە تاویزێ و ئاومان بۆ کاتەوە یەک دومین ڕیشاڵەکە کە ئەگات بە گەدەمان زوو هەزم ئەبێت وردە وا ئەکات کە با بڵێن ئەو خواردنە چەورانە یا ئەو خواردنە زۆرەی کە هەمانە شوێنی بۆ نەمێنێتەوە زۆر باشە وەکو ینی زۆر جاریان و ئەپیتایزەرە ها بڵێن ئیشتیها ئەکاتەوە بەڵام بە عکسەوە ئەو سەوزەڵاتە کە لەو کاتەیە ئای خۆی تۆزێک لە ئیشتیهاکەت ئەگرێت باشە ئەمەش ئەوەنە ناکە زۆری لێ بخۆی خواردنی کات بۆ بخورێ خواردنەکە بێ باڵانس بێ بێلەوانی کەش بخۆی بەڵام باشترە لەوە دەست پێ بکەی دوای ئەوە بەرە و پرۆتین و با بڵێن مریشک و شتەکان بڕۆی اینجا لە ئاخیرا بەرە و برنج و شتەکانی کە بڕۆی تەمام پرۆتینەکان سەرچاوەشیانەیە ینی ئەگەر با بڵێن گۆشت و مریشک و ماسی و ئەوانە نەبوو لەسەر سفرەکە حتمما پاکلەمەنی هەبێ باشترە ینی فاسۆلیا و نۆکەی نووسک و ئەوانە سەرچاوەیەکی دیکەی پرۆتینن بەدیلن بۆیە لێەوە دەست پێ بکەی باشترە ینی لە پێش 3-4 کەوچک فاسۆلیا خۆی باشتر یەکسەر بە برنجەکە دەست پێ بکەی دوای چی بۆ برنجەکە ئەمە تەسەلسولێکی زانستی و گونجاوە باشە ئەتر ئەوەی کە ئەمێنێتەوە ئەگەر شیرینیەک هەبێ تەمانی من ناتوانین ڕوبەڕووی کللتور ببینەوە بە شێوەیەک بڵێن من لێرە دانیشم بڵێم چەند ساڵە چیتان خواردەوە هەمی زەربێکی سووری بەسەرا بێن و ئەوەی کەم نێڵێم ڕاستە خواردن بێگومان مانگی ڕەمەزان هەموو شتانە ڕەهەندی کللتوریان هەیە بە تەنها ڕەهەندی زانستیان نییە بۆیە شیرینی ئەگەر بخورێت من پێم باشە خورما بێت و ڕاستە و خۆ دوای ژەمی بەربان بێت ئەگەر بخورێت یعنی نەخرێتە پارشێ و ئەوانەوە ئەگەر خورمانە بوو هەر شیرینیەکی کە بوو عینەن شت لە جیاتی شەربەت ئاو بخورێ زۆر باشە بەڵام ئەگەر مەجبور بووین هەر شەربەتیش بخۆین ئەوی شەر دوای بەربانگ نیو پەرداخ بۆ پەرداخێک با زیاتر نەبێ زۆر باشەوە ئیتر ئەکەوێتەوە سەر کولتور و شێوازی ماڵەکان و ئامادەکردنی خواردن و زۆر شتی کەش لە ساعت 4 لقمە قازی نامێنێت ئێستا هاوکارمان سۆنیا لە بازاڕ سەرەی شەربەتی مێوەش گۆشت ئەو سەرەوەی لەبەر ئەوە ئەڵەمیان ناتوانانی تۆ ڕێزیڵی ئاواتێ بچیکن بەخوا کەسمان نەخۆش ناکات بەڵام وڵای کە بانگیان کەس قسە لەگەڵ کەسیش ناکات جاری وایە بۆ خواردن بەڵام ئەوەی کە گرنگە دکتۆر زۆر جار لەوانێت زۆربەی ڕەمەزانەکانی تریش بەم بابەتە دووبارە بووبێتەوە زۆر کەسەیە کە نانەخواڵە دوای تووشی ئازارێکی سکی زۆرە بم یان خوسکم ڕقە بێت ئەمە ئەوە ناگەێنێت کە بەردەوام ئەم هەمە جۆرە خۆراکە لە بەردەمیەتی بەردەوام بۆ نمونە برنج و شلاخ گۆشتەکە بەسەریا پەرداخێ شەربەت پەرداخێ ماستاو جا باسی شەربەتمان کرد تا چەند گرنگە لە گیراوەکان خۆمان بە دوور بگرین شەربەتی فرێشە بوو بتوانین بیخۆین بەڵێ خۆی ئەگەر لە ئەخیرەوە من دەست پێ بکەم ئاخیری قسەکانی بەڕێزە باشترین شت میوەیە ئەگەر میوە نەبوو اینجا ئاوی میوەکە ئەوانەی تر کە گیراوەکانن بەڕاستی من نازانم چۆن دروست ئەکرێن ئەوەی کە لە شەریکە و لە معمەل دروست کراوە هەمووی لەسەری نووسراوە بە وازەحی هیوان هەیە لە سایە 5 شەربەت مەسەلەن تۆ شەربەتی پرتەقاڵ لە سایە 5 ئاوی پرتەقاڵی تایە لە سایەنەوە 5 مادەی ترە شتی ترە بابەتی ترە دەبە پەرداخێک 2 دۆلگاگریت بڵێ یان شەکرێکی زۆری تایە ینی ڕیکۆمند ناکرێ ئەمە و خواردنەوە گازیەکانی ێکێک لەو شتانەی کە زۆر خراپە لەبری ئەوانە ئاسایە ماستا و دوی زۆر باشە بڵێ وە گوتم ئاو زۆر باشە دوای ئاو لە هەندێک شوێن لەوانەیە لە منتقەکانی خوارەوەی عێراق زۆر جار ئەوە هەیە من بینیومە ئەسڵەن شکاندنی ڕۆژوەکە بە دەنکێ خورما و بە پەرداخێک شیر بە پەرداخێک شیر ئەیشکێنن شتێکی باشە اختیارێکی زۆر باشە ینی پەرداخ شیر یان ماستاو ئەو کاتە تۆ توانی سوپەکەش نەخۆی
بس هەم ئاوەکەت خواردووە هەم وزەیەکیشی وەرگتو هەم خورماکەشە خواردووە یەکسەر ڕاستەوخۆ شتێکی باشەوە ئەمە بۆ کاتی بەربانگ باست کرد و یەکشتیشم بیر نەچێ عەفوم بکە یەکێکی تر لەو سەبەبانەی کە تۆ باست کرد ئەو شتانە دروست ئەکات خێرا خواردنە بەڕاستی ئەو خێرا خواردنە زۆر کێشەیە یعنی کە ئێمە بە هێواشینانمان خوارد هەم ئەتوانین چێژی لێ ببینین هەم ئەتوانین مەسەلەن لەسەر ئەو سفرەیە چوار قسە بکەین کۆ ببینەوە قسەیەکی خۆش بکەین ینی نان خواردنەکە تەنها ینی کۆبوونەوەی نان ئێواران تەنها بەس بۆ خواردن نییە مجرد زۆر باش ڕەنگە زۆر شتی تریشە بێ لەوە و دەوردە داین تۆ تەندروستیش خواردوتە و خاویش خواردوتە زۆر باشە دکتۆر وەکو کۆتا پرسیاری من لەبیرمان نەچێت ژەمێکی تریشمان هەیە ژەمی پارشێوە بەڕێزت پێشنیارمان بۆکەی لە پارشێوە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین چ خواردنێک بخۆین ئاساییە زۆر بۆ نمونە گەدەمان عەزێت نەیە بێزارمان نەکە ڕۆژێکی سەلامەت بە ڕۆژ بینە دواترە ئێمە دوو مۆدلمان هەیە لە پارشێوە هەندێک ماڵ برنج و شلە و گۆشت و کۆمەڵێک خواردنی لەو بابەتانە لە پارشێوانە ئاخۆن هەندێکی تر هەیە بەرچای بەیانی مەسەلەن هێلکە و ماست و سپیایەکان و کۆمەڵێک لەم شتانە بەڕاستی ئەگەر من باسی بکەم تۆ توانی لە هەردووکیە بەشی خۆت شتی تەندروست بدۆزیتەوە بەڵام ئەگەر لە بینیم دوانەیە هەڵبژێرین لە ڕووی تەندروستیەوە بەرچای بەیانی و هێلکە و ماست و ئەوانە ڕەنگە باشتر بێت ڕەنگە اختیارێکی باشتر بێت باشترین شت ئەوەیە من لە ژەمی بەربانە خواردنێک ژەمی پارشێوە ببورن خواردنێک بخۆم کە وزەیەکی زۆری تابێ بەرگە بگرم هەتاکو ئەو 12 ساعت 13 ساعتەی کە باشترین شت ئەوەیە پرۆتینێکی باشم هەبێ وەکو هێلکە باشە وەکو سپیایەکان وەکو ئەو ماستانەی کە پرۆتینی باشیان تایە و لەگەڵەوەیە دانەوێڵەیەکی یا با بڵێن نانێکی بۆرم هەبێ پڕکەفەک بێت ئەمە زۆر گرنگە و چەوریە بە سوودەکان چەوریە بە سوودەکان وەکو زەیتونە ئەڤۆکادۆیە مەسەلەن ئیتر گوێزە بایەمە هەموو چەرەسەکان ئەمانە کۆمەڵی اختیاری زۆر گرنگن ئیتر چۆن ئامادەیەکەی چۆن ئینەکەی هەرێکەوە بە شێوازە خۆش بۆ زانیارەکانە دومێ دەکەین ڕۆژوانان سوودێکی باشیان لە ئوتەکانی دەستەکانی خۆش بێت زۆر سپاس.